کێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ قەت چاوەڕێ لەوە ناکەم دژمن بێ کاروباری مەڕێک بخات چێشەکانمان بۆ چارەسەر بکات، باکسەوە ئێمە پێویستە خۆمان ڕێک بخەین، خۆمان چێشەکانی خۆمان چارەسەر بکەین. ئەو کات دەتوانین ئەوەی دەمانەوێ بیکەین وەک وەرگەلانی دنیا، دەتوانین خۆمان ڕێک بخەین و بتوانین بگەینە بە ئاواتەکانمان. ئەبێ کوردەکە لەم هینە ئەبێ هەمویان یەک بن، بە یەک زمانی قسە بکەن، بە یەک ڕایێ بچنە اجتیماعاتی بەرلەمان، چونکە زۆر غەدر لە کورد کرا لەم وەزعە لەم هینە. طبعا حکوومەتی بەغا زۆر استیغلال ئەم وەزعەکە، ئەبێ بەرامبەر ئەوە هەموو کوردەکە بێتە یەک. وەک ئینتقامێکە لێمان دەکاتەوە، نازانم بۆچی سەرڕایەوەش کە لە بڕۆی پێشمەرگە چەند یارمەتیانی داوە لە هەموو شەڕەکان نەناردنی ئەو موچەیە کێشەی زۆری مۆمە دروست کردووە. نازانم هەتا چماوەیەک بەردەوام دەبێت، بەڵام خۆی بەخۆی خۆی باش دەزانێت قەدرێکی گەورەیە، بەڵام نازانم یاریکردنە بۆچی هیچ حکوومەتێک هیچ هێزێک لە دنیا نەیدەتوانی پێ بنێتە خاچ کوردستان یەک بز لە خاچ کوردستان داگیر بکە و ئێستا بە ئەرژی خۆیان دەستی بەدەستیمان پێ بکەن. ئەمڕۆ موچە دەنێرین، سبەی دەنێرین، نازەم ئەوە دەبی نازەم چ بکری و چ بکری و وربینی بکری و نازەم چ ئەو هەمووی درۆ دەرەسەیە، هەمووی دەستی بەدەستی پێکردنە.